الحەمدلله بەشی جوانکاریم تەواو کردە لە ئەو بەشە ئاواتی من بووە چکە بەشێکی نوێ و بەشێکی زۆر خۆشە من بۆ خۆم حەزم لە گرنگیدان بە پێست بووە ئەو بەشش گرنگیدان بە پێستی زۆر تێدایە ینی فێرە پرۆدەکتت دەکەن چۆن بەکاریان بهێنی چی بۆ دەموچاو باشە چی خراپە دەتوانن لە سنتەریش ئیش بکەین لەسەر لێزەر هایدرۆفێشەر مێزۆ پلازما و هەموو شتێکی سنتەر واتە ئەم بەشەی ئێوە کە تەواوتان کردووە لە داهاتوو هەلی کارێکی دەبێت بۆ ئەوەی ئێوە بتوانن ئیشێک بەڵێ هەلی کاری دەبێت بە خۆمان ئەمە یەکەم تەڵەبەینە ئەو شەهادە بەدەست دەکەویتن ئەو ساڵ ینی ئەوڕۆ یەکەم تەڵەبەینە شەهادەکە دەگاتە دەستمان لە کوردستان ئامۆژگارتان چێ بۆ قوتابیانەی کە دێنە وەشەی ئێوە و دەخۆن وەڵی هەتا پێتان دەکرێت زووەرن چونکە بەشێکی زۆر خۆشە و ئاسانیشە ئەوە نییە گرانی تێدا بێتن بە معادلێکی زۆر کەمیش وەریان